کۆبنەوەکەی ڕۆژی پێنجشەممەی ئەستانەی پایتەختی کازاخستان بە ڕێکەوتنی هەرێک لە رووسیا و تورکیا و ئێران لە سەرهێنانەکەی چەند ناوچەیەکی ئارام لە سووریا کۆتایی هات. ئەوەش لە کاتێکدایە کە نە حکوومەتی سووریا و ئۆپۆزیسیۆنی وڵاتەش کە لایەنی سەرەکی قەیرانی سووریان ڕۆڵیان لەو ڕێکەوتنەدا نەبووە. ئەو ڕێکەوتنە کە بە یادداشتنامەی هێورکردنەوەی ڕەوشی سووریا ناوبراوە لە کۆی 12 پارێزگای سووریا 8 پارێزگا دەگرێتەوە، جگە لە هەردوو پارێزگای ڕەقە و دێرزور کە داعشیان تێدایە. یادداشتنامەکە لەلایەن وڵاتانی پشتیوانی ئۆپۆزیسیۆن و رووسیا و ئێرانەوە ئیمزاکراوە و ڕێوشوێنێکی کاتیە بۆ ماوەی 6 مانگە و ئەگەری درێژکردنەوەیە لەلایەن ئەو وڵاتانەوە. هەر بە گوێرەی ئەو یادداشتنامەیە فڕۆکەکانی ئەمریکان ناتوانن بەکایی ئاسمانی ئەو ناوچە ئارامانەی سووریادا بفڕن. ئەلێکساندەر لاورنتۆڤ نوێنەری رووسیا بۆ توێژەکانی ئاشتی سووریا لەو بارەیەوە ڕایگەیاندووە فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە سەرۆکاتی ئەمریکان ناتوانن بەکایی ئاسمانی ئەو ناوچانەدا بفڕن. بە گوتەی ئەو نوێنەری رووسیا فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش تەنها دەتوانن بەکایی ئاسمانی ئەو ناوچانەدا بفڕن کە هێشتا لە ژێردەستی داعشدا ماون لە پارێزگای ڕەقە و چەند ناوچەیەکی تری خۆراوی فورات و پارێزگای دێریزور تا سنوورەکانی عێراق. فڕۆکەکانی رووسیاش ناچنەکایی ئاسمانی ئەو ناوچانەوە. یادداشتنامەکە لەلایەن رووسیاوە پێشنیار کراوە و تورکیا و ئێرانیش پشتیوانی لێ دەکەن. ڕێکەوتنامەکە لە نیوەشەوی هەینیەوە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە. لەلایەکی تریشەوە بە پێی ڕاگەناوێکی وەزارەتی دەرەوەی رووسیا، ڕێکستی لەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا و سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا گفتوگویان لەسەر دروستکردنی ناوچەی ئارام لە سووریا و ئاڵۆزیەکانی ئەو وڵاتە کردووە. لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا هەردوو لات تەئکیدیان کردوتەوە لەسەر هەوڵدان و کارکردن بۆ چارەسەرکردنی ئاڵۆزیەکانی سووریا و بەردەوامبوون لە شەڕی دژی تیرۆریستانی داعش و ئاساییکردنەوەی ڕەوشی سووریا لە سەرجەم بوارەکاندا. We just came from a productive meeting, as you heard Foreign Minister Lavrov mention, of about 2 hours with President Putin.